بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان باش جارێکی دیکە پێتان گەیشتینەوە لە هەفەیفینێکی نوێ لە دیدارێکی نوێ لەگەڵ بەڕێز باقر جەبر ئەزوبەیدی وەزیری پێشوو و ئێستاش ئەمین عامی حرەکەی ئینجاز بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردننی داهاتووی عێراق و داهاتوی عێراق بەرەو چۆ دەچێت هەروەها پەیوەندەکانی هەرێم و بەغدا چۆن چارەسەر بکرێن. بەڕێز مامۆستا باقر جوبەر زوبەیدی مامۆستای خۆشەویست وەزیری پێشووتر و ئەمینداری گشتی بزوتنەوەی ئینجاز بەخێر بیت بۆ ئەم چاوپێکەوتنە لەگەڵ کوردستان 24 سڵاو لە هاوڕێ و پەرلەمانتاری خۆشەویست کە لە خولی دومدا پێکەوە بووین کە باشترین خولی پەرلەمان بوو. هاوکاری نێوانمان بەڵگەی سەرکەوتووی ئەو خولە بووە. نجاح تلك الدورة. أستاذ جبر أنتم من الرعيل الأول. بەڕێز جەبر وەک دەگوترێت ئێوە لە نەوەی یەکەمی سیاسی شیعەکانن لە ئۆپۆزیسیۆن و فەرمانڕەوایی کردن. ڕاچیە لەسەر جوڵانەوە نوێیەکان یان فراکسیۆنە تازەکان کە لە هەناوی لایەنە شیعە گەورەکانەوە لەدایک بوون ئایا دوورخستنەوەی سیاسیە کۆنەکانە یان چی؟ بسم الله الرحمن الرحيم. بەناوی خوای گەورەی میهرەبان بێگومان دەرکەوتنی فراکسیۆن و کاندیدی نوێ لەسەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی عێراقی بەڵگەی بە ئاگابوونەوەیە. بەڵگەی ئەوەیە کە ئەمە کارێکی ڕاستە چونکە ناتوانێت ئەو کادیرانە بهێڵێتەوە کە 30 یان 40 ساڵە کاری سیاسیان کرد و لەسەر هەمان ڕێچکە بمێنەوە. بەتایبەت کە زانیمان یان هەمووان دەزانن کە شکست لە ئیدارەدانی وڵات هەیە. ڕاستە هەندێک لە وەزارەتەکاندا سەرکەوتون هەندێکی شیان شکستیان هێنا فراکسیۆن هەیە سەرکەوتوو بوو هەشیانە شکستی هێنا. بە شێوەیەکی گشتی پێم وایە دەرکەوتنی نەوەی ئێستا ئەوەیە کە ئێمە وەک بزوتنەوەی ئینجاز کارمان لەسەر کردووە. من خۆم کاندید نەکردووە داوای زۆریان لێکردم خۆم کاندید بکەم بەڵام ڕەوتم کردەوە وتم ڕۆڵی من کۆتایی هات. ئێستا ڕۆڵی من ئەوەیە ڕەوتێکی دیکە دروست بکەم بزوتنەوەیە کە سەرجەم پێکاتەکانی عێراق لەخۆ بگرێت. بزوتنەوەکەمان سونە و شیعی تێدا هەوڵماندا کوردیش بێت بەڵام کێشێک لە نینەوە دروست بوو. تورکمانیشی تێدا خەڵکی سونەی زۆری تێدا ژنی بێ حیجاب و باڵاپۆشی تێدا بۆیە هەموو جۆرانەتەوە و مەزهەبی عێراقی لە بزوتنەوەی ئینجازدا هەیە. ئەمەش جێگەی شانازەیەمێ. باشە بەڕێز ئێوە دەتانەوێت چۆن عێراق فەرمانڕەوایی بکرێت چونکە لە هەندێک سیاسی بیستومانە و دەبیستین وا باشترە بگەڕێنەوە بۆ جۆرێک لە دیکتاتۆریەت یان حکوومەتێکی ناوەندی بەهێز. ئایا ئەمە پاشگەزبوونەوە لە دیموکراسیت و سیستەمی پەرلەمانی نییە؟ گەڕانەوە بۆ دواوە لە پرۆسی سیاسی هەڵەیە لە ڕووی ئەخلاقی و نیشتیمانیشەوە. هەمیشە بەرەو پێشەوە دەڕۆین. تەواو قۆناغی پێش و تەواو بوو. هەر کەسێک خراپەی کرد دزی کرد شکستی هێنا بەرپرسیارەتی هەڵدەگرێت شەقامڕەتی دەکاتەوە و دەبێت باجەکە بدات. بۆیە هەمیشە دەڵێن باشترین هەڵبژێرن. ئەمەش ڕای مەرجعیەتە گونجاوترین پاکترین و زیرەکترین هەڵبژێرن. ئەم دروشمە دەبێت بە شێوەیەکی ڕاستەقینە جێبەجێ بکرێت کە باشترین هەڵبژێرین. بەڵام بڵین با بگەڕینەوە دواوە و ئەوانەی کۆن بمێنەوە نایتر بەسە. من هەمیشە کە برایان لە سەرک فراکسیۆنەکان دێنە لام پێیان دەڵێن بەسە واز بێنن پێم دەڵێن ئەوە نییە تۆش بزوتنەوەیەکە دامەزراندووە پێیان دەڵێم بەڵێ بەس من خۆم هەڵ نەبژاردووە من خۆم هەڵ نابژێرم تاو سەرپەرشتیم گەنجانە دەکەم 28 کاندیدمان هەیە هەوڵ بۆ سەرکەوتن دەدەم و تاو. بەڕێز جەبر باس لە گۆڕانکاری دوای هەڵبژاردن دەکرێت. ئایا چه جۆرە گۆڕانکاریەک لە عێراق دێتە دی بەڕای تۆ؟ یەکەم جۆری گۆڕانکاری دەمچاوی گەنج لەسەر گۆڕەپانی سیاسی و لە پەرلەمان دەردەکەون تەنانەت لە ناو حکوومەتی نوێژدا چه سەرۆک وەزیران یان وەزیرەکان. ئەمە ڕای منە. باشە تۆ دڵنیایی لە ئەزمموی و گەنجانە لە سیاست بەڕێزت دەزانی سیاست پێویستی بە ئەزممونە؟ بەڕێزم ئێمە کاتێک دەستمان بەکاری سیاسی کرد
ئەزمونمان نەبوو خۆم کەسێکی خاوەنکار و بازرگانم ئەمە لە باب و باپیرانەوە بەڵام کاتێک چوومە ناو سیاسەتەوە وەک خەڵەن دەڵێن سەرکەوتم هەندێک سیاسیش شکستیان هێنا من باسی ئەو کاتە دەکەم کە لە دەرەوە بووین من لە سووریا بووم بۆیە من لەو بڕایەدام ئەم گەنجانە توانیان هەیە بەڵام پێویستیان بە چاودێریە ئەمە ئێستا ڕۆڵی منە ئەگەر دەبۆ 12 یان 15 کورسی بەدەست بهێنین من وەک سەربازێک دەبم بۆیان ئەو ئەزمۆنی هەمە پێیان دەدەم لەو 4 وەزارەتەی پێشتر بەڕێوەم بردوون هەروەها ئەو ئەزمۆنی لە خولێکی پەرلەمان بۆ ماوەی 4 ساڵۆنی و پەیدام کردووە لەگەڵ تۆ پێکەوە بوون ئەم ئەزمونە ڕۆژانە دەدەمە ئەوانەی خۆیان بیانەوێت و سەردەکەون بۆ ئەنجومەنی نوێنەران ئەوەی ویستی من ئامادەم ئەوەی نەویست ئازادە باشە بەڕێز جەبر با بێنە سەر باسی پەیوەندی نێوان کورد و شیعە ئاگاداریت لەوەی پەیوەندیەکی مێژوویە لە یەکبەرە دژ بە دیکتاتۆریەت بەڵام ئێستا کورد هەست دەکات لایەنی شیعە پشتگوێی خستووە بۆ هۆکاری ئەمە چییە؟ مهمش من الجانب الشيعي ليش؟ شنو هو السبب؟ من لەو بڕوایەدا نیم کورد وەک هاوڵاتی هەست بکات لەلایەن شیعەوە الجانب الشيعي بەڵام لەوانەیە کێشە لەگەڵ دەسەڵاتە بێت مەبەستم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمەش بەدڵنیایەوە کاریگەری دروست دەکات بەڕای تۆ ئەمە چارەسەرە یان گەڕانەوە بۆ مادەی 140 دەستور چارەسەرە هەر چارەسەرەکە بێت دەبێت دەستوریانە بێت بەڵام لەکدانەوەی جیاواز بۆ مادەی 140 دەکرێت کورد مام جەلال پێی خۆش نەبوو بڵین ئاکرات بەڵام ئەمە بۆ زمانی عەرەبی دروستە برایانی کورد لێکدانەی جیاوازیان لەگەڵ ئێمە لەبارەی مادەی 140 هەیە ناوچەی کێشە لەسەر هەیە پێویستە بە باشترین شێوە و بە گوێرەی دەستور چارەسەر بکرێن پێشتر لیژنەیەک دروستکرا گەیشتە قۆناغی باش بەڵام دواتر کوشایەوە بۆ چونکە یان کوڕ ڕەتی دەکاتەوە یان عەرەب ڕەتیان دەکردەوە مەبەستم عەرەبی سوننە و شیعە يعني عرب سنة وشيعة من ئێستا پێم وایە ئەمە پێویستی بە بیر و ڕێچکەی نوێ هەیە تاوەکو سەرکەوتوانی هەڵبژانی داهاتوو کاری لەسەر بکات چونکە نە لە بەرژەوەندی کورد و نەعەرەب بە سوننە و شیعەوە نییە ناکۆکی لە نێوان هەرێم و بەغدا هەبێت أن يكون خلاف بين الإقليم وبين بغداد بەڕێز جەبر مادام باست لە خولی داهاتوو کرد بەڕای تۆ لە خولی داهاتووی پەرلەمان و حکوومەتیش ئایا ئەم دوو کێشەیە مادەی 140 و یاسای بودجە چارەسەر دەکرێن کە بڕینی موچەی فەرمانبەرانە کە پەیوەندیان بە سیاسەتەوە نییە بابەتی بودجە ئەو کاتی ئێمە بۆ ماوەی 4 ساڵونی و لە پەرلەمان و لە وەزارەتی دارایش بووین کورد گولەیی نەبوو بەڕێز باوکی بەسرور مەسعود بارزانیش ئاگادارە لەوەی ئەو کات هیچ کێشەیەک نەبوو ئەگەری کێشەیەکی شەبووە لەگەڵ شاندێک بە فڕۆکە سەردانی هەولێر و سلێمانیم دەکرد و بە لێک تێگەیشتی کۆتاییمان پێدەهێنا ئێمە وەک یەک تیم کارمان دەکرد بەڵام دوای ئێمە کێشەکانی نێوان کورد و بەغدا دروست الكرد وخلافات من جانب بغداد يعني في امل ان شاء الله ئایا هیوا هەیە بۆ چارەسەرکردن هذا وطننا پێویستە بکرێت ئەمە نیشتیمانمانە دەبێت نیشتیمان بۆ هەمووان بێت پێویستە ئێمەی عرب تورکمان ئێزدی مەسیحی و سوننە و شیعە مافی خۆی وەربگرێت بەبێ ئەوەی گوشار بخرێتە سەر یەکتر هەموو ئەو وڵاتانەی دەوروبەرمان نەتەوەی جیاواز تێیدا دەژین في إيران أكو أكثر من 4 لە ئێران زیاتر لە 4 بۆ 5 نەتەوە لە عەرەب و کورد و چەند نەتەوەیکی دیکە هەن هەروەها لە سووریا و چەند وڵاتێکی عەرەبی و ئیسلامیش هەروەها وهكذا في كثير من المواطن الوطن العربي والوطن الإسلامي
با بێنە سەر باسی بوونی هێزەکانی بیانی نەوەک تەنیا هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان بەڵکو ئێستا هێزەکانی تورکیاش و هەندێک جاریش سوپای ئێران گوندە سنووریەکان تۆ باران دەکات و سنوور دەبەزێنن. ئایا بەڕای تۆ چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان ئێستا لە بەرژەوەندی عێراقە؟ هل من مصلحة العراق أن تخرج هذه القوات؟ خروج كل محتل سواء كان چوونە دەرەوەی هێزەکانی تورکیا یان ئەمریکا الآن اللي هم على الأرض أو جارێ كان دروست أمريكيا نییە، ليس صحيح، کێشەی لێ يخلق دەکەوێتەوە. مشاكل. وما تعرضت له أربيل من دژی بامانجگرتنی هەولێر و کۆنسڵخانە و باڵێزخانەکانی بیانیم لە عێراق. أجنبية في العراق. پێشتر لێدوانم لەو بارەیەوە داوە، چونکە لە بەرامبەر ئەو کۆنسڵخانە و باڵێزخانانە ئێمەش کۆنسڵخانە و باڵێزخانەمان لە دەرەوە هەیە. ئەگەر ئەمریکا هەیەی ئێمەش لێ هەمانە، لە تورکیاش بە هەمان شێوە. بۆیە من لەگەڵ پاراستنی نێردە دیبلۆماتیەکانە، ئەمەش بە گوێرەی ڕاکەوتنە نێودەوڵەتیەکان، چ ئەوانەی لە نەمسا واژۆکراون یان یاساکانی نەتەوە گرتوەکان. ئێمەش ئەندامی لەو ڕێکخراوە، ئەندامی دەستەی دامەزێنەری کۆمکاری عەرەبین. بۆیە من دژی بۆردومانکردنی فڕۆکەخانەی هەولێرم. هەموو کەسێک لە فڕۆکەخانەدا هەیە، عێراقی، ئەوەی گەشت دەکات، ئەوەی لە ئەوروپا دێتەوە یان دەچێتە ئەوێ، یان کەسێک لە هەولێرەوە سەردانی بەغدا دەکات. نابێت بەم شێوەیە بردومان بکرێت، کەسانی بێتاوان ببنە قوربانی و ماڵی خەڵک وێران بکرێت. ئەمە جێگەی قبولکردنیە و من دژی دەوەستمەوە. من پێشتر لە کاتی موشک بارانکردنی سەر ناوچەی سەوز و باڵەسخانی ئەمریکاش لێدوانم داوە. کاتێک موشک بەرماڵ یەکێک لە دراوسەکانی بەرپرسی پاسەوانەکانم کەوت و منداڵەکانی شەو ڕۆژ دەگریان لە ترسی موشەکەکان. ئەوان چ تاوانێکیان هەیە؟ تۆ بۆ لە باڵێزخانی ئەمریکا دەدەیت، ئەوە سەربازگەی ئەسەد و چەندین میکەی سەربازی دیکە هەن. دەتوانی ئەو شوێنانە موشک باران بکەیت. خەڵکی مەدەنی تێدانیە و ئەوانیش تۆ بردومان دەکەن. ئەم جۆرە شەڕە چ پێویستە بۆ وڵاتەکەمان؟ دەبێت سەقامگیری و ئاساییشە بێت. بۆیە من لەگەڵ چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و تورکیا، هەروە هەموو هێزێک کە لە دەرەوەی وڵاتەوە هات بێت، هەر هێزێک عێراقی نەبێت، پێویستە گۆڕەپانی عێراقی چۆڵ بکات. بەڵام ئەگەر ئێستا پێم بڵی سەرۆک بایدن نیازی کشانەوەی لە عێراقەیە، وەک ئێستا دەگرێت، من دەڵێن نەخێر. بایدن لە نەوەتەکانەوە خاوەنی بیردۆزەی دابشکنی عێراقە بۆ سێهەرە. تەنانەت هەندێک دەڵێن لە هەشتاکانەوە ئەم بیرۆکەی هەبوو. بایدن لە ئۆباماش جیاوازە. بايدن يختلف حتى عن أوباما. میدیای ئەمریکا ئاماژە بۆ ئەوە دەکات جیاوازی زۆر لە نێوانیاندا هەیە. بايدن بیرۆکەی دابشکنی سووریا و تەنانەت ئوردن و لوبنانیشی هەیە بۆ بەرژەوەندی ئیسرائیل. باشە، دوا پرسیار کە دەمەوێ بەڕاشکاوی وەڵامم بدەیتەوە. من بەڕاشکاوی نەبێت وەڵام نەدایتەوە، ئەمە سروشتی منە، ئەوەی لە دڵم لەسەر زارم. باشە، دەگوترێت ئەو فراکسیۆنە بچووکانەی لە گەورەکان جیابوونەتەوە جۆرێکە لە فێڵی هەڵبژاردن یان فێڵی پەرلەمانی کە دەرچوون جارێکی دیکە دەچنەوە ناو فراکسیۆنەکانی پێشوو. لتشكيل نفس الكتل السابقة. أنا أتحدث عن نفسي وهذا مسجل. من وەک خۆم قسەت بۆ دەکەم، بەوێنە و دەنگی شۆ لەسرم بکە بەڵگە. ئەم قسەی ڕاست نیە. ئەمە سوکایەتیە بە فراکسیۆنە نوێیەکان و سوکایەتیە بە گەنجان و ڕای نوێ. تەنانەت ئەوانەی دیکەش کاتێک قسە لەسەر فڵان و فیسار دەکەن ڕاست نییە. من دەزانم بەشێک لەوانەی لە ناو هێزی ئیسلامی بوون و جیابوونەوە ئێستا سەربەخۆن. بزوتنەوەکەی ئێمەش و کاندیدەکانی سەربەخۆن. گفتوگوی ئازادانە لە نێوان کوڕان و کچانمان هەیە. بۆ ئێمە دەڵێن ئەم قسانە بە هیچ شێوەیەک ڕاستین. مەبەستیان سوکایەتیە بەم فراکسیۆنانە. ئەمە جۆرێکە لە شەڕ. هذا جزء من الحرب. باشە بەڕێز جەبەر، هەرچەندە گوتم دوا پرسیار
بەڵام ئایا خاڵە ناکۆکەکانی نیوان فراکسیۆنە شیعەکان یان ماڵی شیعە چین؟ دەگوترێت جۆرێک لە پەرتەوازی هەیە. خاڵە ناکۆکەکان چین؟ والله النقاط كثيرة. خاڵی زۆر هەم لەبارەی چی؟ يعني إذا نحكي عن ئەگەر قسە لەسەر فراکسیۆنەکان بکەین بۆ ناکۆچی لە نێوانیان دروست بوو دوو بۆ چوون هەیە بە فراکسیۆنە کۆن و نوێیەکانە ڕایەکەی پێی وایە فڵانە کەس بە سەرکردە و ڕابەر بمێنێتەوە ئەمە هەرگیز هەر کەسێکیش دەڵێت سەرۆکایەتی وەزیرانی منە بڕای پێمەکە ئەمە تەنیا مزادەی هەڵبژاردنە. بەڵام هەتا ئێستاش ڕۆژانە ئەمە دەڵێن بەڵێ ڕۆژانە دەڵێن سەرۆکوەزیرانی خۆمانە نا سەرۆکوەزیرانی ئەو نییە من پێت دەڵێم سەرۆکوەزیرانی تۆ نییە پەرلەمان سەرۆکوەزیران هەڵدەبژێرێت فراکسیۆنە سەرکەوتوەکان ڕێک دەکەون و هەڵی دەبژێرن من پێشبینی دەکەم ڕێککەوتنێکی شیعە و کورد هەبێت و توافق شيعي كردي گەورەترین کوتلە پێک بهێنن یان شیعە و تورکمان یان لەگەڵ ئێزدی شيعي ئەزیدی سنی سنی شيعي و بەم شێوەیە ئەم تەوافۆقە ئەگەر کراوە پێویستە بکرێت ئەو کات دەتوانین هەموو ئەو هاشوشە کۆتایی پێبێنین کۆتاییش بە هەموو ئەو زیانانە بێنین کە چەندین ساڵە تووشی عێراق بووە. من پێم وایە ئەمە بابەتێکی گرنگ و هەستیارە بوونی فراکسیۆنە نوێیەکان نیشانەی باەکە هاتنەوە و دروستی کاری سیاسیە لە عێراق. بە لەم پرسیارەشدا ڕاشکاو بین ناخە من نەبێت هەر پرسیارێکت هەیە بیکە و ڕاشکاو دەبن لەگەڵت بە ڕاشکاوی نەبێت وەڵام من نادەمەوە ئەگەر بشمێت وەڵام من نەدەمەوە دەڵێم ببوورە واتە ئەگەر حراجم کەم باشە سپاس هەر بژی حراجت ناکەم لەبارەی سەرانی حیزبە گەورەکان چیان بەسەر دێت ڕازی دەبن بە ئەنجامی هەڵبژاردنەکان ئەگەر ڕازی نەبن چی غصبا عليهم يقبلون بارەزوی خۆیانی هەر دەبێت ڕازی چاودێرانی نێودوڵەتی هەن لە کۆمکاری عەرەبی 650 چاودێر دێت ئەمە جگە لە نەتۆی گرتووەکان رووسیا ئەنجومەنی ئاسایش نەتۆی گرتووەکان 450 چاودێر دەنێرێت و هەریەکەیان دەیان هاوکاریان لەگەڵدایە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕۆڵیان لە چاودێریکردن دەبێت. ئێمەی سەر بە فراکسیۆنە جیاوازەکان ڕۆما لە چاودێری دەبێت. بۆیە کاتێک بیستم بردنی مۆبایل بۆ منکەی دەنگدان بۆ وێنەگرتنی ئەنجامەکان ڕەخنەی زۆرم گرت بوو بۆ کۆمیسیۆن بەرزم کردەوە بەڵام گوتیان ئەمە فراکسیۆنەکان ناگرێتەوە چونکە ئەگەراوانیش بگرێتەوە مانای وایە ساختەکاری دەکرێت. من دەمێت بازنەی هەڵبژاردنی خۆم تۆمار بکەم خۆنجامەکان هەڵاوەسرێن تۆماری دەکەم و دەینێرم بۆ ناوەندەکەمان. ئێمە بەرنامەیەکی کۆمپیوتەریمان داناوە ئەنجامەکان کۆ دەکەینەوە پێش ڕاگەاندنی لەلایەن کۆمیسیۆنەوە ئێمە ئەنجامی خۆمان دەزانین بۆی کۆمیسیۆن گوتی ئەمە بۆ ئەو هاوڵاتیە کە دەنگ دەدات چونکە دەگوترێت ئەگەر هاوڵاتیەک بە وێنەی دەنگدانەکەی نەگرێت $100 لەلایەنەوە حیزبەوە ناگرێت کە بەڵێنی داوە دەنگی پێدات سەیریکە بێسەروبەریتی گەیشتە چه ئاستێک ئەمە جیا لە کڕینی کارتەکان سوپاس بۆخوا خەریکە یەک پێک دەردەکرێن و پەنابەخوایچیان نامێنن. بەڵام بەڕێز سەرانی حیزبە گەورەکان پارە و چەکیان هەیە بەریەکەوتن دروست دەبێت. تحلیلی بەلێکدانەوەی من بڕیاری حکوومەت بۆ پێکەرانی لیژنەی ئەمنی زۆر لە جێی خۆی بوو. من پێشتر ئەندامی لیژنەی ئەمنی چاودێری هەڵبژاردنەکان بووم بۆ پارێزگاریکردن لە هەڵبژاردنەکان لە ڕێگەی سێ بازنەوە پارێزگاریمان لێ دەکرد بۆیە پارێزگارنیکی تەواو لەلایەن سوپاوە پێویستە حکوومەت ئەوەی گوتوێتی جێبەجێ بکات بۆی هەڵبژاردنەکان لە ڕێگەی سێ بازنەوە بپارێزێت. بازنەی یەکەم لە ڕووی ئەمنیەوە بکەکە بپارێزن دواتە ڕێگریکردن لە ساختەکاری و ڕێگری لە کارتی ساختەکراوەکان. الكارتات المزورة. باشە بەڕێز جەبر لەبارەی حکوومەتی داهاتوە ئایا بەڕای تۆ دەتوانێت کۆنتترۆلی میلیشیا لە یاسا دەرچووەکان ئەوانەی دەرەوەی دەسەڵاتی حکوومەت بکات؟ سلطة الدولة. أنا من وجهة نظري بڕوای من دەبێت يجب أن ننتهي من ئەم بابەتە کۆتای پێبێت
سواء كانت من تێبینیم لەسەر وشەی میلیشیا هەیە ئەگەر مەبەستت حەشدە. ملاحظة عليه إذا تقصد الحشد فالحشد هو عندنا نوع من الحشد. حەشدێکی عێراقی یاخود حەشدی وەلایی. أبدا مو صحيح. ئەمە ڕاست نییە. هەرگیز ڕاست نییە. حەش لە ژێر فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە. ئەمانە پێویستە لە ژێر فەرماندەی هێزە چەکدارەکان ڕێک بخرێن. ئەگەر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان نەتوانێت سەربازەکانی کۆنتڕۆڵ بکات ئەمە کارەساتە. بۆیە دەبێت لایەنەکانی حەشد و سوپا و پۆلیسی فیدراڵی ڕێک بخەین. والشرطة الاتحادية هەندێک جار لە ناو هێزەکانی تریش بێ سەروبەری دروست دەبێت لە پۆلیسی فیدراڵی یان لە پۆلیسی ئاسایی لەسەر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و نووسنگەکەی چاودێری ورد بکەن. ئەم بابەتە دەبێت یەکلایی بکرێتەوە نابێت بێ سەروبەری هەبێت و بوار بەم و ئەو بدرێت. بەڕێز باقر دەربارەی ناوچە جێناکۆکەکان ئایا باشتر نییە سوپا و پێشمەرگە بە یەکەوە کار بکەن بۆ زامنی پاراستنی ئاسایشی ئەو ناوچانە؟ خۆت دەزانیت داعش بە تایبەت لە سێگۆشەی سونی کێشە نییە، بەڵام بە مەرجێک دوای هەڵبژاردن لیژنەیەک لە پەرلەمانی نوێ پێک بێت، لیژنەیەکی عەرەبی سنە و شیعە. حەز ناکەم ناو بێنم، بەڵام سەرجەم پێکاتەکانی گەلی عێراق پێک بە گوێرەی ڕێژەی ژمارەی دانیشتووە. لیژنەکە کار لەسەر مادەی 140 بکات و تەوافقی لەسەر بکەن و دواتر وەک گوتت لە ڕووی مەیدانی سوپای عێراق و پێشمەرگە لەو ناوچانە بە گوێرەی ڕێکەوتەکە کارەکانی خۆیان بکەن. الضوابط التي سيتم الاتفاق عليها لاحقا. باشە بەڕێز باقر جەبر زوبەیدی وەزیری پێشووتر و ئەمینداری گشتی بسووتنەوەی ئینجا زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتەوە بۆ ئەم چاو پێکەوتنە لەگەڵ تەلەڤیزیۆنی کوردستان 24 في هذا اللقاء مع كردستان تلفزيون كردستان 24. شكرا لك وشكرا زۆر سپاس بۆ ئێوە و کوردستان 24. زۆر سپاس بۆ ئێوە. بینەرانی بەڕێز بەم جۆرە هەفەیڤینی ئەم جارەشمان کۆتایی پێ هەنا تا دیدارێکی تر و هەفەیڤینێکی نوێ شاد و بەختەوەر.